آخر کاکە لەو 5 میلیۆن لەسەر ئەمن چم کردیە بەشێک لە پیشەوەرانی ناوچەی پیشەسازی سۆران ئەمڕۆ لێرە لە ناوچەی پیشەسازی گربوونەوە و داواکاریان هێوا گلەیان هەیە لەوەی لەو باجوزەریبەی کە ساڵانە لیان وەرەژێ ئەوان پێیان وایە ئەو پارەی کە لیان وەرەژێ زیاترە لەوەی کە پێویستە هەبێت. من ئەمێ قسە لەگەڵ خۆیان بکەم زان گرفتیوان چێ بە دیاریکراوی کاگا مەسڵاوتان لێبێ ئێوە گرفتان هەیە لەگەڵەوەی ئەو بازێکە لێتان وەرەژیرێ ساڵانە پێتان وایە زۆرە چ بازێکتان لێ وەرەژێرە چەند پارەتان لێ وەرەژێرە وەکو دوکانداران ساڵانە؟ ئەو بازەی ئێستا کە لۆیان زیادکردنی ئەوە باج نییە، ئەوە گرێبەستی خانوبەرەی پێ دەڵێن ئەوان دائیرەکەیە لە سۆران بە ناوی گرێبەستی خانوبەرە. ڕاستە ئەو دائیرە بوونی هەیە و ئەو یاسا هەیە، بەڵام ئەمە بەخۆمە شوێنەکەمان ئێرە ئەو سناعەیە هەمووی گرێبەستە، یعنی ئەمە کرێچینە لەو سناعەیە، ئەمە ساڵانە کرێی دەدەینە شارەوانی، یعنی ئەمن ئێستا بۆ نمونە هەموو ساڵی 150,000 دەدەمە شارەوانی، عقدم هەیە لە محکەمەی پەنجەمۆرم کردی بە هەموو ڕێنمایەکانی شارەوانی ڕازی بم. ئێستا ئەوانە گرێبەستێکیان هینایە ئەمەیان ئاگادار کردەوە لە ساڵی چەندیش، یعنی 15 ساڵ پێشەشیان لەسەرمان حساب کردیان. تاوەکو ئێستا ئاگاداری و پارێ نەبوونەوەی 15 ساڵ 10 ساڵ ڕابردوو؟ ئەمن ئاگادار نەبوومە، بەڵام بوو نمونە هەیە پارەکەشیدایە شخصێت مەسەرەن ئیشە چێ بۆ لە دائیرەچی ئیشەکەیان بۆ نەڕواندی تا نەچێ و پارەی نەدا. کابراژ ئەو ڕفەقی ئەگەر شتێکی دەفرۆشتێکی دەکڕی ئەگە ئیشەکە نەڕۆ ناچارە بچی پارەی بدە. بەڵام ئەمە لێرکوانە خۆ نەفەرێک و دوو نەفەر نینە، ئەمە 600 تقریبا 600 پیشەوەرین لە سۆران، یعنی هەر 600 پیشەوەر ئەگەر یەکی دوو نەفەری هەبی لە ماڵێ ئەوە دەکات 3000 نەفەر. وایە چەند پارەتان لێ وەرەژێرە ئەو پارەی کە باسیەکەی و ئاگاداری نەبوونە ساڵانە چەندە؟ کمکەکەی 90,000 هەتا 150,000 دەڕوە. ئەجە داوا لەو بەڕێوەبەری ئەو شارەی دەکەین، ئیدارە ئەو شارە دەکەین چارەسەرەکمانەوە بدۆزیتەوە. ئێستا وەرە فەرمو دوکانەکەی من تەسویرکە یەک سیارەی تێدا نییە، یەک یعنی ئیش هەر نییە، هەر بە عام ئیشەکە نیە، نەک لۆ من ئێستا من برێن بە ئەبەس لۆ منە قەینا کاکە دەچم هەر دوکانێ بانگەواز دەکەم دەلیم کاکە من ئیشم نییە هەر یەکە 5,000 لۆ خڕکەنەوە کاکە بەس ئەم بەتەنیمە. ئەوەی باستان کرد کێشتان لەگەڵ باج و دەرامەت ئەوەی خانوبەرێکە لێوەتان وەرەژیرێ، ئەوە پرسیارتان کردووە لە ناوچەکانتر لە شارەکانتر لە ناوچەی پیشەسازی وەرەژیرێ یاخود تەنها لێرەیە؟ وەکو بەرپرس کاکە ئامانز لێرەیە تەبان ئەو بە ئیشەکانی مە هەستایە و ئەو ئیشەکان وەچی گۆتی باڕێوە ئەبا، بەڵام ئەمن بە شخصی خۆم چوویمە نێزیکەی وابزانم ملیۆنێک و 700 و نازام چەندە ملیۆنێک و 200 و نازام چەندە ملیۆنێک و نازام ئەو هەموو میلیۆنە لە باج و دەرامات وەلای ئیسالی نزانم ئەوەندە ئیسالی نزانم ئەوەندە لێ یعنی کاکە وەڵی خەڵک دوکانەکەی تۆ چەند دەڕابەوە چەند پارەت لەسەر بوو؟ وەڵی ئەمن نازانم 2023 ڕۆیشتم گوتیان 5 میلیۆن و قسوورت لەسەرە، آخر کاکە لەو 5 میلیۆن لەسەر ئەمن چم کردیە زەویم چاندیە زەیتونم چاندیە هەنجیرم چاندیە چییە خێرە وەڵا نابێت و حەقی نازانم چی و ئەو شتانە دەبێ هەموو بدەی زەڕیبەی هاتە سەری مەمنون دەستخۆش ڕەحمەتدایک بەڵێ من لە سەرم بابەتە قسەم لەگەڵ ڕەجەب زوبێر قامی قەزای ناوەندی سۆران کردووە، ئەو دەڵێت تەواوی ئەو پارانەی ئەو باج و دەرامەتەی کە لێرە وەردەگیرێت یاساییە و هیچ گرفتێکیان نیە، بەڵام باسی لەوەش کرد کە ئەگەر پیشەوەرانی ناوچەی پیشەسازی پێیان وایە پارەکە زۆرە بۆوان یاخود لەو بارودۆخەی ئێستا ئەو پارەی کە لیان وەرەگیرێ زۆرە ئەوە ئەتوانن سەردانیان بکەن ئەوان لەوێ لیژنەیەک پێکەهێن و بڕیاریەوە دەن کە پارەیەکی کەمتر لەو پیشەوەرانە وەربگیرێ یاخود بەپێی بارودۆخ و زروفی مادی مراعاتیان